ئازیزان سڵاوتان لێبێ خۆشحاڵی ئینجارێکی دیکە و لە بەرنمەیەکی تری ژینگە پارێزی بە دیدارتان شادەبینەوە. ئەو بەردانەی کە لە چواردەوری منە بینرێت هەریەکە و ڕەنگێک ئەنوێنێت. هەریەکێک لەم بەردانەش لە چیاکانی کوردستان لە ناو دڵی سروشت و شاخەکانی کوردستانەوە هێنراون لەو شوێنانەی کەکانی دەرهێنانی بەردی لێیە. ئایا ئەو کانە بەردانەی کە لە ناو چیا و سروشتی کوردستان کارەکەن چەندە زیانیان بە سروشت گەیاندووە و زیانی ئەو کانانەی دەرهێنانی بەرد بۆ سەر ژینگە چییە؟ تایبەت بم پرسە راپۆرتە بینین پاشان بە دوواداچوون دەکەین. بینەرمان بن. هەر لە سەرەتایی دروستبوونی مرۆڤایەتیەوە مرۆڤ هەوڵیداوە شوێنێک بۆ نیشتەجێبوون دروست بکە کە بیپارێزێت لە سەرما و گەرما و تیایدا بەحەوێتەوە. لە کۆنەوە سوود لە بەرد وەرگیراوە بۆ دروستکردنی خان و بیناسازی. لە ئەمڕۆژدا بۆ هەمان مەبەستی بیناسازی سوود دەبینرێت لە دەرهێنانی بەرد لە ناوچە شاخاوی و دارستانیەکان. چەندین جۆر بەرد لە کانەکان دەردەهێنرێ وەک بەردی دێڵە بۆ عەرس لە جیاتی کاشی و دیکۆری خان و بەردی نەقاڕی بۆ دروستکردنی خان و هەروەها جۆرە بەردێکی تر بۆ وشکە کەڵک هەر بەردە و ڕەنگێکی هەیە. ڕەنگەکانیش بریتین لە سەوز و سوور و ڕەش و سپی و زەرد لە جۆری نەمری کە گرانترین جۆری بەردە لە 5 جۆنیش هەیە. بەگشتی بەردەکان بۆ دروستکردنی کاشی بەکاردەهێنرێن. بەردە ڕەنگ سپیەکانیش دەکرێن بە کەسارەدا و دەهاڕدرێن بۆ درا یا خوبرەیان لێ دروست دەکرێت و بۆ کاشی سوودی لێ دەبینرێ. بۆ دەرهێنان و گواستنەوەی بەرد لە کانەکان پشت دەبەسترێ بە ئامێری گەورەی دەقاق و شۆفڵ و گەڵابە. هەندێک جاریش بەکارهێنانی تەقەمەنی بۆ تەقانەوەی کانەکان کە بەهۆیەوە ژینگەی سروشتی و هەمەجۆری زیندەوەران ڕوبەڕووی دەستدرێژی و لە ناوچوون دەکرێنەوە بەتایبەت دارستانەکان کە درەختەکانی ئەو شوێنانەی دەکرێنەکانە بەرد هەڵدەکەنرێن و جارێکتر نابوژێنەوە و سەوزایی نابەخشێن. بەردی ڕەنگسپی بەتایبەت لە سنووری دەربەندیخان هەیە. خاوەنکانەکانی دەرهێنانی بەرد لە دەربەندیخان 1 مەتر بەردی ڕەنگسپی کە هەرزانترین جۆری بەردە بە 5,000 دیناری عراقی دەفرۆشن. ئەگەر توانای هەڵگرتنی 1 بار هەڵگر 7 مەتر بێ ئەوە نرخی 1 بار هەڵگر لە بەردی سپی 85,000 دینارە. بەنمونە یەککان ڕۆژانە زیاتر لە 8 بار هەڵگر بەرد دەفرۆشێ کە کۆی نرخی 8 بار هەڵگر بۆ 1 ڕۆژ 680,000 دینارە و بۆ 30 ڕۆژ 20,400,000 دینارە. حکومەت لە بەرامبەرپێدانی مۆڵەتی کارکردن بە کانەکان بڕەپارەیەکی کەم لە خاوەنکانەکان وەردەگرێت و هیچ لەو پارێش ناچێتە سندوقی ژینگەوە. چەندین ناوچەی کوردستان دەوڵەمەندە بە جۆرێک یا چەند جۆرێک لە بەرد. لە سنووری پارێزگای سلێمانی و بەتایبەت لە دەربەنیخان و پێنجوێن و بازیان و هەورامان و سەید سادق کانی دەرهێنانی بەرد هەیە. پێنجوێن یەکێکە لەو ناوچانەی سنوورێکی فراوان لە دارستانی سروشتی هەیە و ساڵانە دارستانەکەی بەهۆی دەرهێنانی بەردەوە ڕوبەڕووی لە ناوچوون دەکرێتەوە. لە راپۆرتێکی ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگەدا هاتووە بەهۆی پێدانی مۆڵەتی کارکردن لە کانە بەردێکدا کە تەواو نایاساییە و هیچ یاسا و عەقڵێک ڕێگە بەو کارە نادا سەدان درەختی سروشتی دەرهێنراوە. هەروەها لە ڕابردووشدا سەدان درەختی سروشتی هەر لەم ناوچەیە و بۆ ئەم بەبەستەش لەناوبراوە. هەروەها هاتووە و دەڵێ دەبوو حکومەت لە دووری ئەو مەودایە هەستایە بە زیادکردنی ڕووبەری سەوزایی بەڵام بە پێچەوانەوە. بەڕێوەبەرایەتی کانزاکان بە واشۆی دارستان و پاوان هەڵدەستن بە لەناوبردن و تێکدانی ڕووبەری دارستانە سروشتیەکان. بەڕوونی لە بڕگەی دەی بەندی سێمی مادەی 4 یاسای دارستان لە باشووری کوردستان هاتووە. هەر کەسێک بەبێ ڕەزامەندی وەزارەت هەڵسێ بە دروستکردنی کانە بەرد یا دەرهێنان و گواستنەوەی تاوێر و بەرد و خۆڵ لە ناوچە دارستانەکاندا یا هەڵکەندن تایدا سزای بەندکردن دەدرێت کە لە ساڵێک زیاتر نەبێت یا غرامەیەک لە 3 ملیۆن دینار کەمتر نەبێت. بەڵام سەرڕای ئەم دەقە یاسایانە کانە بەردەکان بەردەوامن لە کارکردن و تێکدان و شێواندنی سروشتی کوردستان و هیچ باجێکی ژینگەییش نادەن.
کاک بەختیارگەن ڕۆژت باش. ڕۆژ بەش. کاک بەختیار بە پێی یاسای پاراستنی دارستان کارکردنی کانەبەردەکان لە ناو دارستانەکانە بە هەموو جۆرەی قەدەغەیە، بەڵام لە سنووری دەربەنیخان چەندین کانی بەرد هەیە لە ناو دارستانەکان کارەکەن و بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی دارستانەکان و چەندین درەختی سروشتیان لە ناو بردووە. ئایا ئێوە چۆن ڕێگەتان داوە بە کارکردنی ئەم کانانەی دەرهێنانی بەرد لە سنووری قەزای دەربەنیخانە؟ بەڵێ ئێمە لە سەردەمی منە هیچ تەڵەبێک یا هیچ داواکاریەکی هیچ هاوڵاتیەک بۆ دەرهێنانی بەرد و یا بەکارهێنانی بەرد بۆ هاڕین یا بۆ هەر مەسەلەیەکی تری پیشەسازی بێ هیچ شتێک تەقدیم بە ئێمە نەکراوە، ینی پێشکەش نەکراوە بە ئێمە. ئەوەی کە کراوە پێشتر کراوە و لەلایەن وەزارەتی ئەو لایەنی پەیوەندیدا وەزارەتی سناوە، ئەوی کە پێڵم بەڕێوەبەرێتی گەشە پێدانی سلێمانی بەرپرسە لە پێدانی مۆڵەت و ژینگەش بەرپرسیارە لەوە فەرمانگەی ژینگەی سلێمانی هەیە، ئەوانی ژەبێ ڕەزامەندی بەرنە سەر حاڵەتە بەو شێوەیە کراوە. ئەگەر کارێکی نایاسایی کراوە بکرایە ڕێگای پێدانی ڕسمینە وایە بوو ئێستا پۆلیسی دارستان هەم لەسەر ئاستی قەزاکە ئێمە هەم لەسەر ئاستی سلێمانی هاتنایەتە دەنگ لەوبارێ. دیارە ئێمە بەپی بەدۆدا چوونی ئێمە ینی ئەو کانانە بە دڵنیاییەوە زیانێکی زۆریان بە دارستانەکان گەیاندەوە بەشێکی زۆری ڕوبەرە سەوزایەکانی لە ناو بردووە، بەڵام وەکەوەی کە ئاماژەی پێەکەی کە هیچ مۆڵەتێکتان نەداوە ئایا کارتان نەکردەوە بۆ هەڵۆشانەوەی یان ڕێگریکردن لەو کانانەی بەردکە لەو ناوچانە ئیش بکەن؟ چکە تۆ یا بێ ڕێگا بگری لە ئەو کارگانەی کە کار لەسەر ئەو بەرداناکەن و یا بێ ڕێگای پێبی بەردەرهێنێ. ینی دوو حاڵەتە، ینی ئایا بەڕێوەبەرێتی گەشە پێدانی پیشەسازی یا وەزارەتی تایبەتمەند ڕازیە بێ ئەم کارگانە لە هەرێمی کوردستانە کار نەکەن و لەسەر ئاستی سلێمانی هەیە، لەسەر ئاستی قەزاکان هەیە، لەسەر ئاستی چەمچەماڵ هەیە کە دایانکانی بەرد و ئەمانەتی یا بۆ کارگەکانی چیمەنتۆ کارەکەن. ئەمە جگەی لەوەی کارکردنی کارگەکانیش خۆی یەکێکە لە سەبەبی پیسبوونی ژینگە. ئەمانە کارەکەن یا ئەبێ وەزارەت خۆی یەکلا کاتەوە لە بەرامبەرەوەیە کە ڕێگری بکە لە ئەم معمەلانە کار بکەن یا ئەبێ ڕێگا بدا کە ئەم بەردانە دەربهێنرێن. کاک بەختیار ئێمە نووسراوێکمان لە بەردەستە کە ینی ئاڕاستی ڕێکخراوی سروشتی کوردستان کراوە لە بە نووسراوی ژمارە 1209 لە بەرواری 12/6/2014 کە لەلایەن بەڕێوەبەرایەتی مەسحی جیۆلۆجی و پشکنینی کانزای سلێمانی و ئاڕاستە کراوە. لە خاڵی چوارە ماڵێت حەزەکەمەوە بۆ جەنابەت بخوێنمەوە. لێت ئێمە هیچ کاتێکلاریمان نییە و نەبووە لە نەدانی مۆڵەت بە هیچ کەس ولایەنێک ئەگەر لە بەرژەوەندی گشتی بخوازێت سەبارەت بە کانە بەردەکانی دەربەنیخانیش ئێمە ئامادەین کە مۆڵەتەکانیان ڕابگرین بە مەرجێک لەلایەن بەڕێز قایمقامی دەربەنیخانەوە بە نووسراوی فەرمی داوامان لێ بکرێت و هۆکاری داخستنەکەمان بۆ ڕوون بکاتەوە، چونکە بەڕێزیان سەرۆکی لیژنەی پێدانی مۆڵەتن لە سنووری قەزای دەربەنیخانە. و یان نازان بۆ ئەم نووسراوە بەڕێستان بە پێم نووسراوە بێت دەسەڵاتی تەواویتان هەیە چکە سەرۆکی لیژنەیەن. ئەزانی چۆنە لیژنە جیاوازە لەگەڵەوەی کە تۆ دەسەڵاتی مطلقت هەبێ بۆ کارەکە. ئەو لیژنەیە تەنها لایەنە پەیوەندیدارەکان لیژنەیە گەنجونەرایەتی سلێمانی تیا دێ لێرە ئەو ڕێکارانە ئەگرێتە بەر کە بۆ مۆڵەت ئامادەکراوە. ڕای خۆیدا کە ڕایان وا بوو ئەم مۆڵەتە بدرێ ئێمە موافقە بین هیچ مشکلێکمان نابێت. لیژنەکە ڕایوانە بوو لیژنەی تایبەتمەند بەستە مەسلی جیۆلۆجیە ژینگەیە فڵانە فیسارە ئەو لایەنانە هەمی پەیوەندیەکەن بە ئەو پێدانی ئەم مۆڵەتەوە. یعنی ڕای ئەوانیت قایمقام ڕنادا، قایمقام تەزدیقی ڕای ئەوانەکە بە بوون یا بەنەبوون. یعنی ئەوان کۆی معلوماتەکان زانیاریەکان یەنەوە بۆ ئێمە ئەو ساکە لەسەر ڕێی ئەوان موافق بوون موافقین ڕەتیان کردەوە ڕەتێکینەوە. بەڵام بۆ ئێمە ئێستا پرسیارەکە ئاوای لێ بکەن باشە. ئەو معمەلانی کە لەم سنووری ئێمە ئیشەکەن ئەگونجێ ئێستا شارفراوان بۆ گەیشتۆتە معمەلەکان وەلو حکومەت هەڵی کردو کاتی خۆی کە ئەوەندە نزیک. من کاک بەختیار ئەوەی تیانەکەم بە پرسیارێک بەڵام بە تایبەت مەبەستم ینی کانەکانی دەرهێنانی بەردا، چکە ئێستا یەکێک لەو کانانی کە ئیش ئەکات لەسەر دڵی ئەشکەوتی کونەبا ئیشەکات بە مەدانی من ڕۆشتونێتە ئەشکەوتی کونەبا کە لەوێ بەشێکی زۆری هەرسیە ناوە کە بەپێی قسەی پسپۆڕان هۆکارەکەی گەڕێتەوە بۆ دروستکردنی ئەو هەزەیە کە لەلایەن کانەکانی دەرهێنانی بەردەوە دروستکراوە و ئەو ئەشکەوتە سیما سروشتەکە یان شێوە سروشتەکەی خۆی لەدەستداوە و بەردەوامیش ئەم کانانە دارستانیان لەناو ئەبن.
لەسەر ئەم لایەنانی ناکرێت ئێوەکو قایمقامەتی قەزای دەربەنیخانە هیچ سکاڵایەکم لە لایەنە پەیوەندیدارەکانی ئێمەوە پۆلیسی دارستان ژینگە هیچ شتێکم پێ نەگەیشتۆ لە ڕۆ من ئەمڕۆکە کۆبوونەوەی لیژنی ئەمنیم هەیە لە دارستانیشی تیا پۆلیسی داستان من تەرحێ و حاڵەتاکەم ئەگەر ئەوان ڕزامەند نەبن لەسەر کارکردنی یا لایەنی ژینگەی ئەگەر ئەوە ڕاگری ئەمە بەڕاستی جێگەی هەڵوێستە لە سەرکردنەکە وەکو ڕێکخراوەکان و لایەنە پەیوەندیدارەکان هیچ جۆرە سکاڵایەکیان نەگەیاندووە بەڵام لەگەڵەوەشا بەڕێزت پارێزگاری لە ماف و بەرژەوەندی گشتی یەکەیت ئەگەر ئەم کانانە ببن بە هۆکار بۆ تێکدانی یان شێواندنی بەرژەوەندی گشتی ئەوە بەڕێستان بەرپرسیار بە تاکیدێکە لە خاڵەکانە بێ دەستان خۆش بکەوە خاڵەتان خستە پێشچاو من ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەم لەسەر لایەنی پەیوەندیدار لایەنە پەیوەندیدارەکان ناڕازی بن لەسەر ئەو حاڵەتە بۆ تایبەتیش ئەوەشکەوتێکە تۆ باسیەکەی کە هۆشکەوتێکی بەڕاستی هەم تحۆفیە و هەمیش گەشتیاریە بە بێگومان ئێمە کاری لەسەرەکەین و وەلەو لیژنیەشە کە تایبەتە بە کارگەکانی دەربەندی خان کە ئێمە لایەنە پەیوەندیدارەکان داوامان لە فەرمانگەی ژینگەی سلێمانی کردووە هەم لە بەڕێوەبەرەتی گشتی پیشەسازی گەشەپێدانی پیشەسازی سلێمانیش کردووە کە نوێنەری خوانمان بۆ بنێرن لەو کاتەیە ئێمە گفتوگۆ لەسەر کۆی ئەو خاڵاناک زۆر باشە کاک بەختیار ئاماژەمان بەڕێز ئاماژەت بە کەسارەکان کرد یعنی لە کانە بەردەکانەوە کە بەردەکانە هێنرێت بۆ ناو شارەکان و بە تایبەتریش لە ناو چەند گەڕێکێکی شاری دەربەنیخانە کەسارەی هاڕینی بەرد هەیە و ئەمانە بە هەمان شێو لە ڕێگەی تەبوتۆزەکەیانەوە ژینگەی ئەو گەڕەکەیان ژینگەی دانیشتوانیان پیس کردو و هیچ فلتەرێک بەکارنیان و یاسا و ڕێنمایە ژینگەکانیشان بەسەرا جێبەجێ ناکرێت و لە چەند ساڵی ڕابردووشە لەلایەن سەرۆکایەتی گشتی شارەوانی سلێمانی و چکە و کارگانە کەونە سنووری سلێمانی باڵین شارەوانیەوە شارەوانی دەوروبەر بەڵێ بڕیارەوە درات کە ئەم کارگانە دابخرێت لەبەرەوەی زیانی بۆ تەندروستی و بۆ ژینگە هەیە و بەڵام لە پاش فترەیەک هەر هەمان شارەوانی قەراری دایەوە کە ئەم بابلین کارگانە جارێکی تر بەگەڕ بخرێنەوە و ئیش بکەنەوە ئەگەر زیانی بۆ تەندروستی و ژینگە هەیە چۆن جارێکی تر ڕێگەی پێدراوەتەوە بۆ ئەوەی کار بکەن بێگومان زیانێکی زۆری هەیە خۆی حکومەت پلانی استراتیجی نییە بەڕاستی بەداخەوە لایەنی پەیوەندیدار ئەو کاتێکە و کارگانە لەو شوێنانەیە دانراون ماڵ لێوە دوور بووە بەڵام ئەمان پلانی استراتیجیان بۆ فراوانبووری شار نییە بۆیە ئەم مەعمەلانە ئەوەگە نزیک دانێن لە شوێنی نیشتەجێبوونەوە و ئێستا مەعمەلەکان ئامادەیان تایە بگوازنەوە و لە نزیکی شار بچنە دەرەوە بەڵام کۆمەڵی ئیلتیزاماتی ڕاکێشانی کارەبا پێدانی زەوی چارەسەرکردنی و کێشانی لە ئەنجامی پێدانی زەویەکان هەیەتە پێشەوە زەوی تاپۆی تێکەوێ حەقی تەسەڕوفی تێکەوێ جا ئەمە ئەیبیتە چووە کە سبێنە تەسیرات یا کاریگەرێتی لەسەر دانیشتوانی گوندەکانی ناوچەکە ئەو شوێنانە دروست ناکەکەم کارگانە ئەگوازێتەوە بۆی ئەمانە کۆمەڵێک ڕێوشوێنن کە ئەبێ بگیرێنە بەر بەڵام بێگومان ئەگەر کە ئێستا خەڵکی دەربەندی خان نزیک لە کارگەکانی کەسارە نەک مەعمەلی بلۆک و کۆمەڵەشتی تر و شتای گەر و ئەمانە کەمتر مشکیلەوەی هەیە چکە چی من تۆگرتنەوە و لەم تێکڵاوکردن و کۆمەڵەشتی لەو بابەتانێ بەڵام هاڕینی بەردەکە هەم دژنێکی پەرلەمانی شات تایکیدیان لەسەرەوە کردەوە کە ئەمە تاسیراتی زۆر خراپی هەیە بۆ سەر دانیشتوانی نزیک لەو کارگانە و خەڵکی کارگەکان دانیشتوانی ئێوەش هاتن سکاڵیان لە لای ئێمە کرد ئێمە سەر زەوی سکاڵای ئەوان قەرارە دوای جەژن دابنیشین نووسراوی ڕسمیمان کردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکانی ژینگەیی هەم نوێنەری ژینگەی بەڕێوەبەرێتی گەشەپێدانی سلێمانی هەیە هەم فەرمانگەی ژینگەی سلێمانیشێ ئەوان دابنیشن لە کۆبوونەکە گەیشتینە چ بڕیارێک ئێمە بڕیاری لێدێن بە قازانجی خەڵک بەڕاستی ژیان زۆر خراپ ئەگوزەرێ لە دەوروبەری ئەو کارگان بە دیاریکراوی توانی ماوەیەکی زەمەنی دیاری بکەی بۆ گواستنەوەی ئەو کارگانە ئێمە ناتوانین ئێمە ڕەن بێ ناچار ببین هەندێک لەو کارگانەی کە کەسارە ئەکەن دای بخەین چکە ئێمە ناتوانین بیگوازینەوە ئێمە لایەنی پێدانی زەوی نین ئەمە بێ بەڕێوەبەرەتی گشتی کشت و کاڵ بێتە سەر خەت بەڕێوەبەرەتی گشتی خانوبەرەی میری کە ئەرزی سەخەریهی ئەوە بێتە سەر خەت و شارەوانیەکانیش ئەبێ بە یعنی ئێمە لەوانێت چەند وەزارەتێ بەشداری بکات لەوێ وەزارەتی کارەباش سبێنێ ببێتە سەر خەت چکە ئەرچی گواستنەوەی ئەم کارەبا و تاوەر و کارەبای سریفێرسانێ خۆ بە کارەبای عادی ماڵان ئیژ ناکە ئەمە ناکەوێتە سەر کۆمەڵی وەزارەت ینی ئێمە نین بە تاقیتەنیا بڕادێنی ئەگەر ئێمە بڕیار لای ئێمە بۆ ئێمەمان گواستنەوە بەڵام بڕیار لای ئێمە نیە چکە لە هەندێک شوێنە قەرەبووشی تیەکەوێ حکومەت دەبێ ئەو قەرەبووە بەو
هاوڵات یا چۆن ڕێکەوێت لەگەڵ خاوەن کارگەکانە بۆی ئەو حاڵەتە چارەسەرکە بێبیکە. دەستان خۆش بە کاک بەختیار هیواخوازین کە ئەو کانە بەردانی کە زیان بە سروشت ئەگەێنن بتوانن ڕایان بگرن و ناچاریان بکەن بۆی کە قەرەبووی ژینگەی و ناوچەیە بکەنەوە و هەروەها ئەو کارگانش کە بەڕێستان ئاماژەتان پێکرد لە ناوخۆی شارەکانن بتوانرێن بگوازرێنەوە بۆ شوێنێک وە یاسا و ڕێنمای ژینگەکانیان بەسەرا جێبەجێ دڵنیا بن ئێمە ئەمڕۆ یەکێ لەو خاڵانی کە باسی لەسەرەکەین ئەو کانە بەرداناوێ. زۆر سپاس. دەستان خۆش. لە ناوەڕاستی شاخی گوڵانین لێرەکانی بەردەیە زانین ئەم کانانی دەرهێنانی بەر چ زیانێک بە ژینگە گێنن و ڕێگە چارەسەرەکان چین بۆ پارێزگاریکردن لە ژینگە و دارستان لەگەڵ میوانەکەم کاک محەممەد قادر لێپرسراوی هۆبەی دارستان و پاوانی دەربەندی خان و ئەندازیاری کشتتوکاڵی گفتوگۆەکەین کاک محەممەد یان ڕۆژت باش. کاک محەممەد ئەو کانانەی کە تایبەتن بە دەرهێنانی بەر لە چیاکانی کوردستان و بە تایبەتریش لە سنووری دەربەندی خان چ زیانێکیان بە ژینگە گەیاندویان زیانیان بۆ ژینگە چییە؟ زیانیان بۆ ژینگە زۆرە لە یەکەم شت ئەوەیە کەوا توبۆغرافی مەنتیقەکە تێکەدا ئەمەش ئەو دارانەشی کە بەر ئەو کانە بەردە ئەکەوێت تەواو لە ڕێگەوە ئەیهێنێ یعنی ئەوە نییە کە ساڵێک ئاگەر بکەوێتەوە لەوانەیە ساڵی داهاتوو دارەکە سەر هەڵباتەوە و بڕوێتەوە بەڵام ئەمان لە ڕێگەوە دەریەهێنن اینجا ئەو گژوگیانەشی کە تایەتی کە زۆر جار سەرچاوەیەکی خۆراکیە بۆ زیندەوەران و بۆ مرۆڤیش زۆربەی بەکارهێنێ ئەوانش لەناوە. بەڵێ لە ڕووی دارستانەوە چ کاریگەریەک لەسەر دارستانەکان درویستەکە؟ لە ڕووی دارستانەوە ئەو دارانشی کە ئەکەونە دەوروبەری ئەم کانە بەردانەوە ئانی زیانیان بەرەکەوێت لەبەرەوەی تەپوتۆزێکی زۆر بەسەریانە بڵاوە بێتەوە ڕوەکیش بە پێچەوانەی زیندەوەرەوە ئەوان دووەمەکسیدی کاربۆن ئەمژن و ئۆکسجینەیەنەوە کەواتە ناتوان لەبەرەوە لە ڕێگەی گەڵاکانیانەوە ئەو عملیات ناتوان بە شێوەیەکی بەردەوام تەپوتۆز ئەو دەمیدانەیەک دێک لەسەر گەڵاکانی. ئەگەر هاتوو ئەم کانە بەردانە لە ناوچەیەکە ئیشیان کردوە کۆم ناوچەیەک ئێمە لێی وەستاوین بە هەموو چواردەوری ئێمەواتە بە شێوەیەکی بازنەیی چواردەورمان هەمووی دارستانە یان درەختی لێ یەکەم درەختانە بە شێوەی سروشتی هەمویان لەم ناوچەیە هەن و ئەم شوێنەشی کە ئێمە لێی وەستاوین پێشتر درەخت بۆ لە ناو براوە ئەم لە ناوبردنە چ کاریگەریەک لەسەر ژینگە و سروش دروستەکە؟ کاریگەری ئەوەیە ئۆکسجین کەم بکاتەوە اینجا تۆ ئەم شوێنانێت زۆربەی بۆ گەشتیاری بەکارێن دارستانە سروشتەکان شوێنی گەشتیارین یا دەستکردەکانیش بێ ئەگەر ئەم حتا ئەم ژاوەش هەر لەسەر زیندەوەران تەسیری هەیە ئەم ناتوانین ئەگەر کەسێک بێت ناتوانێت بە شێوەیەکی ئەمی دەبنی دارێکە دانیشەی ئیسراحەتیش واتە ینی جگە لەوەی کە لە ناوبردنی درەختەکان زیانە بۆ ژینگە و بۆ سروش هاوکات هەبوونی ئەم ژاوە یان ئەم دەنگەدەنگەی کە با بڵێن دەقاقەکان لێرە دروستی یەکەن بامان شێوەمە کاریگەری لەسەر ژینگەی بیستنی بەشێک لەو خەڵکانی کە وەکو گەشتیان یان وەکۆرە شتێکی درۆ کاریگەری لەسەر سروشیش توانین بڵێن دروستەکات بەدڵنیاییەوە کاریگەری ئەبێ لەسەر ئەو زیندەوەرانەشی کە تۆ ئێستا شاخەت ئەنواع زیندەوەری تایە بەڵام ناتوانێت بەهۆی ژاوە هەر نزیک لێرەش بێتەوە ینی ئەو دارستانە بووەتە لانگەی ئاژەڵە کێویەکان ئاژەڵ بێ یا باڵندە بێ بەڵام ئێستاوانش بەهۆی ئەمەوە ناتوانێت. باشە کاک محەممەد ئێمە لە باشووری کوردستان یاسای هەشتی ساڵی 2010 یاسای پاراستنی چاکردنی ژینگەمان هەیە هاوکات یاسای پاراستنی دارستانمان هەیە بە پێی ئەو یاسانی کە من خوێندومەتەوە بە هیچ جۆرێک نابێت ئەم کانە بەردانە ڕێگەیان پێ بدرێت لە ناوچەیەکە ئیش بن کە دارستان بێ یاخود ڕوبەری سەوزایی لێ بێ باشەمانە چۆن ڕێگەیان پێدراوان مۆڵەتیان پێدراوە بۆەوەی کە لەم ناوچانە ئیش ئەمان بە شێوەیەکی یاسایی مۆڵەت وەرەگرن ناتوان بەبێ یاسا ئیش بن. بەڵێ یاسایانی بۆ نمونە مەسەلەن ئێستا یاسای پاراستن و چاکردنی ژینگە کە لە پەرلەمانەوە دەرچووە یعنی بەنەز بەدەق هاتووە تایە کە بە هیچ جۆرێک ئەم کانە بەردانە بۆیان نییە ئیش بکەن ئایا ئەمانە بەدەر لە یاسا و ڕێنمایەکان ڕێگەیان پێدراوە یان چۆن؟ ئەمان بەپێی یاسا ئیشەکەن چکە مۆڵەت وەرەگرن لەو لیژنەیە کە کەشفیان بۆکە
ئەوان نازانێت. یعنی توانین بڵێ بوونە سەر دەسەڵاتی لیژنەکە لە دەسەڵاتی یاساز بەرزتریان گەورەترە، یعنی لیژنەشکە ئیشەکە دەبێت بەڕاستی پشت بە ڕێنماییە گەن بەپێ ڕێنمایی مۆڵەت وەرەگرن ئەو لیژنەیە مۆڵەتیان پێدایت نازانێت. وڵای ئەو شتێکی سەیرە لە کوردستانە چکە بەڕاستی ئێمەکە یاسای پاراستنی دارستانمانەیە کە توانین بڵین تا ڕادەیەک یاسایەکی باشە و پێوی یاسایش وەک ئاماژەم پێکرد کارکردنیەمان ڕێگە پێ نەدراوە، بەڵام شتێکی سەیرە لە ڕاستیەکەمان لەم شوێنانە ڕێگەیان پێدراوە کە کار بکەن. کاک محەممەد هەر لەسەر زیانەکان ینی زیاتر بوەستین ئێمە وەک دارستان ئەگەر هاتیینە سەر کانێک ئەو کانێک داریشی بەرکەوێت ئێمە ئەتوانین تەنها ئەوە ئەنووسین ئەوەنە داری بەرکەوتۆ تەمەنی دارەکان ئەوەی نوعی دارەکەەوە. یعنی ئەگەر لە کارێکەکە بۆ منەمان زیانیان گەیاندبوو ئێوە تەنها لە ناو راپۆرت وێداشتی خۆتان ئاماژەی پێکەن ئەیکوێ سزای ئەمانە ئەدات ئەگەر هاتۆ زیانیان گەیان بەڕێوەبەرایەتی غرامیانە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی با بڵێ سلێمانی چکەوە سەر بەوێت وایە ینی ئەوان دەسەڵاتی غرامەکردنیان هەیە. ئەی لێرە ڕۆڵی پۆلیسی دارستان و قایم قامێت وانە چییە؟ ینی ئەوان چکە قایم قامیش بۆن منە مەسەرەوە سەرۆکی لیژنەیان سەرۆکی وحدەی ئیداری شارە ئەوە چۆنە؟ پۆلیسی دارستان تەنها پاراستنی دارستانەکان لە هەر کێشە و گرفتێک لە دارستانەکان هەبێوان پەرئی پارێزی سەرۆکی وحدەی ئیداریش قایم قامە ئیترە و لەلایانی ئەوان سەرۆکی لیژنەش مۆڵەتانە وەرەگرن. لە شوێنێکی ترین لە شاخی گوڵان لەم شوێنە پێشتر کانی بەرد هەبووە و ئێستا و کانی بەردە لێرە نەماوە گوازراوەتەوە بۆ ناوچەیەکی تر و بۆ شوێنێکی تر. بزانین لە دوایەوەی کە کانە بەردەکان ناوچەکەیان شوێنەکە جێهێڵن چۆن جێهێڵن و هەروەها ئەم جێهێشتنە چ زیانێک بە ژینگە گەێنێ. کاک محەممەدیان ئەگەرەوەمان پێ بڵێ ئێستا ئەم شوێنی کە وەک ئاماژەم پێکرد پێشترکانی بەرد بوو ئێستا کانە بەردەکە لێرە نەماوە، ینی ئایا ئەمە لە ڕووی سروشتی و لە ڕووی ژینگەی و شێوەیەکی دروستەکە جیان هێشتووە یان نەخێر نادروستە؟ بەڵێ شێوەیەکی نادروستە لەبەرەوەی ئەوان تەنها ئەم مەوادی ئێرەیان هەڵگرتووە وەکو خوان ئەڵێن مەوادەکان هەڵگرتووە ڕۆشتون بەڵام سەری بەرزایی ئەم شینەکە تقریبان ئەوە چەند مەترە بێت بەجیان هێشتووە ئەمە لە وەرزی بارانبارین و بەترا ئەوێتەوەی هەرس ئەم شاخە هەمووی هەرسێنێ و ئەو دارانەشی کە لە سەرەتی دیسان هەر لەگەڵ هەرسەکایەتە خوارەوە دارەکانش لە ناوەچن. باشە کاک محەممەد ینی ئەو کانە بەردانی کە با بڵێن دوای ئەوەی کە شوێنەکەیان جێ هێڵن چۆن ئەکرێ بەم شێوەیە بە جێی بێڵن یانی جگەلەوەی کە خاک تووشی ڕاماڵی نەکەن هاوکات ئەم جۆرە لە شاخ جێ هێڵن کە ینی تەواو ئامادەی بۆ هەرس ینی تۆ تەماشا بکە لە بەشی سەرەوەی ئەم شاخە ینی درەخت هەیە باشە ئەم درەختانیانی هەمویان ئامادەن بۆ لە ناوچوون و بۆ لە ناوبردن ینی چۆن ئەکرێم کانانە بەم جۆرە تەنها بەس با بڵێن بیریان لای ئەوە بێت لە هەر شوێنێک کە بەردێکەیە و ئەم بەردە پارە ئەکات بگوازرێتەوە بۆ ناوەندی شارەکان و لەوێ بفرۆشرێت و ئەوەکەی تری هەمووی جێ بێڵن وایتر دارستان چی لێ دێت سروش چی لێ دێت ئەمە ئەوان بە کێشەی خوانی نەزان. خۆی کێشەکە ئەوەیە کە لە وەرزی بارانبارینە ئەمانەی کەوا وا بەجێ ئێڵن هەرسەکە هەرسیش بکە ئەو دارانەی کە لە سەرەتی لەگەڵ ئەو پوش و پاوانەی هەمووی لە سەرەتی لە ڕائەماڵێت و یەتە خوارەوە بەڵام ئەبواە پێشت دوای ئەوەی کە گیان یڵا پڕیان کردایەتەوە ئیتر نازانەوە بە پێی باشە ینی چارەسەرەکان ئێستا چین ینی ئەگەر بۆ نمونە مەسەلەن ئێمە بتوانین با بڵێن ینی ئەو دەستێژیانە ڕابگرین یان بۆ نمونە مەسەلەن ئەم کانانە کە ئیشیان کردووە ناچار بکرێن بە قەرەبووکردنەوەی ئەو زیانانە کە بەڕاستی بەشێکی بە هیچ جۆرێک قەرەبوو ناکرێتەوە ینی چۆن بتوانین مەسەلەن ئەم ڕێکارانە چینیان ڕێگە چارەسەرەکان چی هیچ نەبێکە ئەو کانە بەجێ یڵا پڕی کاتەوە و چەند نەمامێکی تازە لە شوێنەکەنا بڕوێنێ بەڵام ئەو نەمامانەش دیسانەوە پێویستیان بە چاودێری و ئاودانە تا 3 ساڵ ئیتر باوەڕ ناکەم ئەوانیش لە لای ئەمانە بتوان ئەوە لە کاتێک شەکەوە نەسڵم دێنم ناوچێر مەسەلەن درەختەکان لە ناوە بن هیچ نەمامیگرن ناڕۆێنن جا لە دوایەوەی کە بۆ منە هەن نەمان بڕۆێنن ئەمە ڕێگە چارەسەریەکە بەڵام ئایاواکەن وەکۆی کە ئێسەی بینی نەخێر لێرەکەیە نایت پڕکردنەوەیکە هیچ شتێک باشە کاک محەممەد ینی ئەمێ بەڕاستی ئەو پێشتری شەو پرسیارم لێ کردی بەسەمێ جدیەتر لەمان وەڵام بیتەوە ینی ئێوە وەکو هۆبەی دارستان و پاوان لە دەربەنی خان کە ناوچەیەکی تەواو فراوانتان هەیە لە دارستان و ئەرکی ئێوەیە کە پارێزگاری لە ناوچە سروشتەکان و دارستانەکانی ئێرە بکەن ئەمێ سەرەتا و پرسیارە لێ بکەمەوە چەند فەرمانبەرتان هەیە
و ئایا کەرەستە و ئامێری پێویست لە بەردەمتان هەیە بۆی کە بتوانن سەردانی ئەم شوێنانە بکەن و هەروەها دەسەڵاتان ینی چەندە و چۆنە؟ ئێمە 4 فەرمانبەرین بە پێ پاسەوان کرێکاریشمان نییە تا ئێستا هەر بە تەنها 4 پاسەوانی هیچ ئامێریکیشمان نیە وەکو ئۆتۆمبیل و ئامێرەکانی. ئەی وەکو دەسەڵاتی ئیداری بۆ سزادانی ئەو شوێنانی کە با بڵێن زیان بە سروشت ئەگەێننیەوە دەسەڵاتی ئەوەتان هەیە؟ تەنها مەگەر جۆرەکەی بنووسین بڵێن ئەوەنە تەنها بە کوردی توانن بڵێن بەس دەسەڵاتی راپۆرت بەرزکردنەوە و یاداش بەرزکردنەوەی لە کاتێکە ئەمە بەڕاستی ینی زۆر جێگەی نیگەرانیە ئەنی ناکرێ بۆ نمونە ئەی باشە ڕوبەری دارستانیتان چەندێکە لێرە 40,5 دۆنم لە ینی با بڵێن ڕوبەری دارستانیتان هەیە سروشتی ئەمە جگە لە دەستکردی ینی ئەکرێ بۆ نمونە ئەم ڕوبەرە فراوانە لە دارستان تەنها بسپێرێ بە هۆبەیە کە هۆبەیەک ئەسڵن لە بەشێکی ژیانی بچووکترە و بە 4 فەرمانبەرەوە ئایا ئێوەتوان ئەم دارستانە بپارێزن کە بە دڵنیاییەوە ناتوان بە دڵنیاییەوە ناتوانین چکە تۆ هەر هیچ ئامریکی گواستنەوە نەبی ئەگەر سبەی نەبڵێن پار ئەم شاخیزم گوڵانە ئاگری گرت ئێمە نەمانەتوانی سەردانی بکەین هەروە خۆتان لە دوورەوەکو هاوڵاتیان سەرتانەکە یا بە سیارەی خۆت بێ یا هەر لە دوورەوە سەری کە هەر هاوڵاتی ڕاستی ئەمە کێشەیەکە کە هیواخوازین بە ڕێبەرانی دارستان و پاوانیان و شوێنانی کە بەرپرسن لە هۆبەکەی ئێوە بتوانن خەمێکی زیاتر لەمە بخۆن و بتوانن لە جاتی هۆبە بەش و هەتا با بڵێن ینی با بڵێن دەسەڵاتی زیاتر بۆ نمونە مەسەلەن بدرێ بە ئێوە بۆی ئێوە بتوانن پارێزگاری لە دارستان و سروشتی جوانی دەربەندی خان و کوردستان بکەن. دەستی خۆش بێ کاک محەممەد. سپاس بۆ ئێوەش. لەگەڵ کاک محەممەد یەکێک لە سەرپەرشتیارانی کانی دەرهێنانی بەرد لە شاخی گوڵان گفتوگۆکەین. کاک محەممەد گیان ڕۆژت باش. کاک محەممەد ئەو بەردانی کە ئێوە لێرە دەریەکەن جۆرەکەی چیە و بۆ چمە بەستێکەوە بەکارێن؟ ئەو بەردێمە لێرە دەریەکەین بەردی کاشیە بۆ خومرە بەکارێت لێرە ئەوە بەم شێوەیە دەرەکرێ و بارەکرێ بۆ دەربەنی خان. یەک جۆر بەردی لێرە یەک جۆر بەردی لێ بەڵێ چەند ئامێر لێرە ئیشەکات بۆ دەرهێنانی بەرد؟ 2 حەفارە و شۆفلێکمانی. باشە ڕۆژانە چەندێک لەو بەردە هەناردەیەکەن؟ ڕۆژانە 8 گڵابە تا 7 گڵابە 9 گڵابە ئاوە هەناردەیەکەن. باشە ئەو ئامێرانی کە لێرن هەزت دروستەکەن لەسەر خاک و هەروەها وەک ئەبینرێت ینی لە لێرەوە دارستانە واتەیەوە توان بڵێن لە ناو دڵی دارستانی یان لە ناو دڵی دارستانی شاخی گوڵانەوە کارەکەن. ئایا بۆ ئەم لایەنە ئێوە ڕێگە پێدراون لەلایەن حکومەت؟ ڕێگە پێدراون و ڕەچاویشمان کردووە لە هەر کوێ دارێشتێ بێ نانی دووری لەو شوێنە میشەکەن و ژنگە پارێزن و دوورین لەوسان و یانی ئەو بە هیچ جۆرێک بە هیچ شێوەیەک نانی بێ زەرری بۆ درەختش بێ مە لێرە کارمانەوە کردوورەکەشان پێنوێت. باشە کاک محەممەد ئێستا لە شوێنێکە کانی بەردی لێنی هەر لە نزیکی ئەم چیایانم شاخە تەپوتۆز نابینرێت ینی ئاسایی لەبەروی پوش و پاوان هەیە و خاکەکە تووشی ڕاماڵین نەبووە هیچ جۆرە تەپوتۆزێک نابینێ بەڵام لێرە ینی ئەبینی زۆر بە ئاسایی کە تەپوتۆزێکی زۆر هەیە و بەشێک لەو بەردانەوەکو بۆ درەی لێ هاتووە. ئایا بۆ ئەمەی و هەڵتان نەداوە کە بۆ نمونە نەمان بڕوێنن یاخود بۆی کە بتوان ڕێگری لەم تەپوتۆزە بکەن؟ بە دڵنیاییەوە گەرین بێش نانی لە خاڵمانەیە شەڵا لەبیاتیەوەی کە بین بێ هەنێدار بڕوێنین و سەوزایە نابگرنە بۆ ماوەی چەند ساڵە بە دیاریکراوی لێرە کارەکەن؟ ئێمە لێرە زۆر نییە تقریبان بۆ 5 مانگ بۆ 6 مانگ شتێکی وهات لەمای 5-6 مانگە هیچ ینی درەختێکان لە ناو بردووە یاخود هیچ نەوامێکتان ڕواندووە؟ نەڕوانمانەوە بەڵام نەهەڵیشمان ناڵیشتان کردەوە بەڵا لە بەرنامەمان هەیە. باشە کاتێک ئێوە مۆڵەت بۆ ئەم کانە بەردە وەرەگرن لەلایەن حکوومەتەوە بە کۆی گشتی چەندێک بڕەپارەتان لێ وەرەگیرێت وایە و بڕەپارە بۆ چۆنڵێ بۆ ژینگەی ئەم ناوچەیە خۆی خەرجەکرێتەوە یان ئاگاداریم نییە ئەکی نیم بدان بەڵام چەندێکە بەڵ لێمان وەرەگیرێ بەڵ. قسەی کۆتایی چییە کاک محەممەد گیان؟ قسەی کۆتایی ئێمە شتێکی وامانە شتێکتان بێوە لە خزمەتان و زۆر سپاس لە کاتمان گرتیت.
بەم ئامێرانەی کە لە پشتی منەوە دەبینرێت بەردەکان لە ناو شاخەکان و دارستانەکانی کوردستانە دەرەهێنرێن و بۆ چەندین مەبەست سوودی لێ بینرێت. پێم وانە هیچ کەسێک دژی ئەوە بێت کە ئابووری ئەم وڵاتە ببوژێنرێتەوە، بەڵام هەمووان دژی ئەوەن کە ئابووری ئەم وڵاتە لەسەر حسابی ژینگە ببوژێنرێتەوە و بە پێی یاسای پاراستنی دارستان کانەکانی دەرهێنانی بەرد قەدەغەیە کە لەو شوێنانە ئیش بکەن کە دارستانی تێدایە. بەڵام لە چەندین ناوچەی کوردستان بە تایبەت لە دەربەنی خان و لە پێنجوێن کانەکانی دەرهێنانی بەرد ئەبینرێن لەو شوێنانی کە دارستانە و کارەکان بەردەرهێنن بەبێ ئەوەی کە هیچ جۆرە ڕێگرێکیان لێ بکرێت و بەبێ ئەوەی کە هیچ جۆرە قەرەبوویەکی زیانە ژینگەکانی ئەو ناوچەیەش بکەنەوە. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.